السلام عليكم ورحمة الله وبركاته. هنا ئاوا جێگر حەسەنە و تەمەنم 11 ساڵە. بەشداری گروپی قوتابخانەی ئۆنلاینم کردووە. بەجددی هاتم مێشکم چالاک بکەم، زۆر بە باش چالاکم کرد. من پێشووتر ئاخیر فیدباک کێناردم لە ماوەی 15 خولەک 2 لاپەڕە شتێکی وابوو. ئێستا ئەلحەمدوللا زۆر شکر بۆ خودای گەورە کە لە ماوەی 3 خولەکدا دەتوانم لاپەڕەیەک و نیو بە ئیتقانی 100% لەبەر بکەم. دەتوانم 2 لاپەڕە لە ماوەی 3 خولەکدا لەبەر بکەم بە ئیتقانی 195. ئەوە من حەزم کرد فیدباکەکەی خۆم بڵاو بکەمەوە لەبەر ئەوەی تا بتوانم سوود بەوانی تر بگەێنم و من خۆم شخصی خۆم زۆر سوودم لێ بینی و هیوادارم هەردەم سەرکەوتوو بن مامۆستاکانم بەجددی یعنی سوودێکی زۆرم لەم خولە بینی. قەت تەوەقعم ناکرد من لە ئاستێکەوە بۆ ئاستێکی تر بگۆڕم. نەمەزانی هیچ خولێک هەیە بە ناوی ئاکادیمی و ئەلحەمدوللا کەسێک ئەو خولەی بە من ناساند و منیش بە 2-3 نەفەرم ناساند و زیاتریش حەزم کرد خۆم سوودی لێ ببینم و ئێوەش سوودی لێ ببینن و زۆر سوپاسی هەر هەموویان دانە بە دانەیان ئەەکەم. فیدباکەکانی هەر هەموویان ئینشاڵڵا لەوانەی من باشترە بن و دەمەوێت بڵێم کە لە کۆتای خولەکە هەر یەکجار باش بوومە. ئێستا حالێن کۆتای خولە من ئەو فیدباکە بەلای خۆمەوە لە ئاستی خۆم زۆر باش بوو و هیوادارم لەهی من گەورەترش هەیە، هیوادارم لە من بچووکترش سوودێکی زۆری بینی بێ و زۆر سوپاسیان دەکەم. بە کورتی هەر ئەوەندەم پێکراوە و ئینشاءڵڵا باشترە بم، هەوڵی زیاتر هەیەم، واز ناهێنم لە ڕاهێنانەکەم بەجددی ڕاهێنانەکانش زۆر باش بوون بۆم. تەئسیری سەرەتا خودا یارمەتیدام، دووەم مامۆستاکانم، سێیەم ڕاهێنانەکانم بەجددی زۆر باش بوون بۆم و ئەمەوێ بڵێم کە من تا بەشداریم نەکرد لە خولەکە ئەموت نا لەوانەیە خولێکی باش نەبێ، تەوەقعم ناکرد کە خولەکە ئەوەندە بەسوود بێ بۆم، بەڵام تا خۆم بەشداریم کرد نەمزانی سوودەکەی چەند زۆر و باشە و سوودەکەی زۆر باش بوو. ئەمەوێ لێرەوە کۆتایی پێبێنم. زۆر سوپاستان دەکەم. خواتان لەگەڵ.